ئازانی کورسانی و سڵاتان لەبێت لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردە لەگەڵتانم لە تەوەری ئەمجاری بەرنمەکەماندا باس لە ڕاگەیاندنەکانەکەین ئەو کاتەی کە ڕووماڵی تاوانەکانەکەن لە ئێستادا ئەگەرچی توندوتیژیەکان بەردەوام لە زیادبووندایە و دەرونی خەڵک بە تەواوەتی هیلاکە بەدەست بڵاوکردنەوەی ئەم هەموو تاوان و کوشتن و ئەم هەموو توندوتیژیەی کە لە ناو خێزان و دوجار لە کۆمەلگاشدا هەیە ڕاگەیاندنەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی ئەم توندوتیژیانە دەوترێت یاسای تایبەت بە خۆیان هەیە ڕاگەیاندنەکان بە تایبەت لە ڕووماڵکردنی هەواڵەکان کە تایبەتە بە تاوان و بە کوشتن و بە توندوتیژی لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنەکان تا چەند توانیویانە پابەندی ئەو یاسایە و ئەو بەرپرسیارەتیە بن کە زۆر بە شێوەیەکی ئەخلاقانە کار بکەن لەسەر ئەوەی کە دەرونی خەڵک ئەوەندەی تر هیلاک نەکەن. راپۆرتێکم ئامادەیە لەو بارەیەوە دەبینین دواتر لەگەڵتان بەردەوام بم. فەرموو. ڕۆژی 28 شەش لە شاری هەولێر دوو مامۆستای زانکۆ لەلایەن خوێندکارێکەوە کوژران. ڕووداوەکە کە بە خێرایی بڵاو بووەوە و بووە بابەتی ڕۆژ. خەڵک نیگەران بوون و میدیاکانیش بە سوودوەرگرتن لەو دۆخە بۆ زیاتر و ڕوژاندنی هەست و سۆزی خەڵک دەیان بابەتیان لەو بارەیەوە بڵاو کردەوە. ئەم دۆخە بووە بە ڕەفتاری هەمیشەیی هەندێک لە میدیاکان. یەکێک لە میدیاکان لە 5 ڕۆژی دوای ئەو ڕووداوەوە 45 هەواڵی بڵاو کردوتەوە کە ناوەڕۆکیان باس لە کوشتن و توندوتیژی کۆمەڵایەتی و برینداربوون و مردن دەکات. هەمان میدیا لە ماوەی 3 ڕۆژدا 15 هەواڵی مردن و برینداربوونی بڵاو کردوتەوە. هەرێمی کوردستان لە ڕیزبەندی 94مین وڵاتە بۆ ژمارەی تاوان. ئاستەکەی لە خوار تێکڕای جیهانیە، بەڵام میدیاکان بۆ کۆکردنەوەی بینەر کار لەسەر جوڵاندنی هەست و سۆزی خەڵک دەکەن و پێشبڕکیانە لەسەر بڵاوکردنەوەی ئەو جۆرە هەواڵانە و لە ڕیزبەندی یەکەمی هەواڵەکان دایان دەنێن و زۆری لەسەر دەڕۆن. لە کاتە هەستیارەکاندا پەخشی دەکەن و گوێ بەوە نادەن گەورە و بچووک لەو کاتانەدا بینەریانە و کاریگەرین دەرونی دەبێت لەسەریان. ئاماری تاوان و توندوتیژی لە هەموو جیهاندا تاوانی جۆراوجۆر ڕوو دەدەن و هیچ کۆمەڵگەیەک نییە لە 100% خاڵی بێت لە تاوان. بەپێی ئاماری نەتەوە گرتوەکان ساڵانە زیاتر لە 464 هزار کەس لە جیهاندا بەهۆی تاوانی بە ئەنقەستەوە گیان لە دەست دەدەن کە بە تێکڕایی دەکاتە 6.1 کەس لە هەر 100 هزار کەس. بەپێی ئاماری پۆلیسی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو 215 ڕووداوی کوشتنی بە ئەنقەست، 59 حاڵەتی کوشتنی بەهەڵە، 287 ڕووداوی خۆکوشتن تۆمار کراون. بۆ پێش ڕێژەی قوربانیانی کوشتنی بە ئەنقەست لە هەرێم نزیکەی 4 کەس بۆ هەر 100 هزار کەسە، بەراورد بە ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان کەمترە لە تێکڕای ڕێژەی جیهانی. کاریگەری میدیا لە بەرهەمهێنانی توندوتیژی نیگەرانیەکان سەبارەت بە پەرەسەندنی توندوتیژی لە ڕێگەی میدیاکانەوە لە مێژە هەیە. لە دوای ساڵی 1960ەوە دیاردەی توندوتیژی میدیای یەکێکە لەو بابەتانەی کە زۆرترین لێکۆڵینەوەی لەسەر کراوە. هەموو توێژینەوە کۆن و نوێیەکان دووپاتی دەکەنەوە، پەیوەندی هەیە لە نێوان توندوتیژی و سیرکردنی ئەو میدیانە دیمەن و بابەتی توندوتیژ بڵاو دەکەنەوە. هەرچەندە میدیا تەنیا بەرپرسیار نییە لە مەیلی شەڕانگێزی و ڕەفتاری دژە کۆمەڵایەتی، بەڵام یەکێکە لە هۆکارە مەترسیدارەکانی ئەم بوارە بەهۆی ئەو بابەتانی ناوەڕۆکیان ناخۆش و توندوتیژە کاریگەری زیان بەخشی هەیە لەسەر باری دەرونی و سۆزداری و هەستی وەرگرەکان. بڵاوکردنەوەی بەردەوامی بابەتی توندوتیژی دەبێتە هۆی کەمبوونەوەی هەستیاری بەرامبەر بە توندوتیژی. توندوتیژی دەبێتە شتێکی ئاسایی و قبولکراو لە ژیانی ڕاستەقینە و ڕاهاتن لەگەڵیدا. ترس و نائارامی لە کۆمەڵگە زیاد دەکات، ئەو باوەڕە دروست دەکات کە جیهان پڕە لە توندوتیژی و ترس. با بۆچوونی پزیشکانی دەرونی بڵاوکردنەوەی بەردەوامی هەواڵی توندوتیژی چەندین کاریگەری لەسەر وەرگر دەبێت، لەوانە تێکچوونی ڕەفتار و هەڵسوکەوتی کۆمەڵایەتی، کەمبوونەوەی خۆراکگری بەرامبەر گوشار و کێشە و گرفتەکانی ڕۆژانە، زیادبوونی دڵەڕاوکێ و ڕەفتاری لە ناکاو و هەروەها هەستیاری. پرۆسەی بڕیاردان لە لای تاک لە حاڵەتێکی ئەقلانیەوە دەگۆڕێت بۆ سۆزداری و عاتفی، تێکچوونی باری دەرونی و فۆبیا و گومان و زیادبوونی ڕەفتاری شەڕانگێزی لە داهاتوودا. منداڵان
زیاتر کاریگەر دەبن بە بڵاوکردنەوەی هەواڵی تونند و تیژ چونکە ئەوان ناتوانن جیاوازی بکەن لە نێوان واقع و ئەوەی لەسەر شاشەکاندا دەیبینن. یەکێک لەو تیۆرە دەرونیە بەناوبانگانەی پشتیوانی لەوە دەکات کە میدیاکان دەکرێت ببنە سەرچاوی تونند و تیژی تیۆری فێربوونی کۆمەڵایەتی ئەلبێرت باندۆرایە کە دەروونناسێکی کەنەدی ئەمریکیە بە یەکێک لە گەورەترین دەروونناسە هاوچەرخەکانی جیهاندا دەنرێت. تیۆریەکە ڕوونی دەکاتەوە فێربوون و ڕەفتاری کۆمەڵایەتی لە ڕێگەی متابعەکردن و چاولێکەری و لاساییکردنەوە بەدەستێت. بە سیرکردن و فێربوون لە کەسانی دەوروبەرمان ڕەفتارەکانمان دەگۆڕێن. یەکێک لە شێوازەکانی فێربوون پرۆسەی مۆدێلکردنە. منداڵان مەیلیان هەیە بۆ مۆدێلکردنی ئەو ڕەفتارانەی کە لە شاشەکاندا دەیبینن. منداڵان لەوانەیە لاسایی ئەو ڕەفتارە شەڕەنگێزانە بکەنەوە کە لە میدیاکاندا دەیبینن. سڵاتان لەبێت ئازیزان لەگەڵتان بەردەوام بین کۆمەڵێک میوان لەگەڵ من ئامادەن ئەوانی شەرێک لە بەڕێزان دکتۆر سامان فەوزی مامۆستای زانکۆ و مافناس باسپاسەوە لەگەڵ من ئامادەیە دکتۆر زۆر بەخێربێت توانە ئەمینی نووسەریش لەگەڵ من ئامادەیە بەڕێزیشتان زۆر بەخێربێن پرۆفیسۆری یاری دەدەر بەڕێز دکتۆر خالید ئیسماعیل پرۆفیسۆری پەروەردەیی و دەروونناس بەڕێزیان لە کۆیەوە لەگەڵمان ئامادە دەبن هەروەها شیوان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندن لە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێت من سەرەتا دەچمە لای دکتۆر خالید دکتۆر سڵاوت لەبێ ئەگەر گوێبیستی راپۆرتەکە بوو بیت من ئەمەوێت لە کۆتا قسەی کە لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکرا لەوە دەست پێ بکەم ئەو لە راپۆرتەکەدا باسمان لەوە کرد کە دەکرێت پرۆسەی مۆدێلکردن لەلایەن مناڵانەوە بۆ ڕاگەیاندنەکان کاتێک کە منداڵ سەیری ئەم جۆرە هەواڵانە دەکات لە ڕاگەیاندنەکانەوە دەکرێت ئەمە ببێتە مۆدێلوە ئەوە لێوەی فێربێت کە هەستکات ئەم جۆرە تونند و تیژانە دووبارە بکاتەوە. لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنەکان کارێکی وایان کردووە کە ئەم پرۆسەی بە مۆدێلکردنە لە لای مناڵەکان دروست ببێت. بەڵێ گوێبیستی ئەمە نیە دواتر ئەگەڕێمە وڵات کاکتوانە بە هەمان پرسیار لە جەنابە بکەم. لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنەکان کارێکیان کردووە کە ئەو هەواڵانی کە بڵاوی دەکەنەوە ببێتە مۆدێل لای منداڵان لای مێرد منداڵان حەسکەن ئەو هەواڵانی کە ڕۆژانە دەیبینن ئەو ڕەفتارانە دووبارە بکەنەوە. سپاسان دەکەم سەرەتا بەڕاستی من باوەڕم وایە تۆزێک لە مۆدیل زیاتر لایەوە میدیای ئێمە میدیای پیشەسازی دروستکردنی مەرگ و هەواڵی ناخۆشە بە بەردەوامی بەداخەوە ڕەنگە بەرنامەیەشی سیاسی یا اقتصادی یا شتێک لە پشتی بێەوە جاری واش هەیە بەقەت ئەوەندەش پاڵپشتەکان گەورە نییە بەڵکو بریتە لە ڕاوکردنی بینەر زۆری وی و زۆری لایک نازانم ئەمانە بەم شێوەیە دەرونی بینەرەکەی وەرگرەکە تێکەیەوە عەزیەتەیەوە ئەڕات و ئەم شتە بەردەوام دووبارە بێتەوە هەفتەی پێشوو ئێمە و جەنابتان و هەموو بینەران بینیان ینی کاملی سوشال میدیا هەر هەمووی کە میدیای ڕئیسی لە پێشە ئەنجا سوشال میدیا هەر هەمووی بوو بە کوشتن و خۆکوشتن بەردەوامی و دیایدێک کوشتن و خۆکوشتن لەمە عالەمە هەیە لە کوردستانیش هەیە و بە درێژایی مێژووە بۆ هەر ئەشبێ بەڵام ئەمی کە تۆ بە بەردەوامی ئەمە بیتەوە بە چاومانە ئەمە بکەی بە ڕۆحمانە ئێمە ماندووە بین ئاخی جار ئێمە گۆشت و خوێنین تۆ پێشکاری هەواڵشی ناخۆش پێشکەشەکەی تۆ ڕۆیتەوە ماڵەوە بەزەم شتە ناو منامێنێتەوە وەرگر کاخەوم لەوانەی خەوەکانم تێک بە بەیانی کە هەڵەستم منیش هەستەکەم کە تیامانەماوە بەڵامەوە چۆتە نائاگاییمەوە لە شعوری مناوە ئیشەکە وی کاتێک بە ئۆتۆمبیلەکەمە ڕۆمی شهۆڕنم بۆ لێ شێگەشکێنێتەوە بەسەرما قابلێتەیە دابەزم قابلێتەیە دەمانچم پێ بێت تەقە بکەم تۆ وای لەکەی بابەتەکە ئاساییەکەیتەوە بابەتی کوشتن و خوێن و تونتیژی ئاساییەکەیتەوە کە من پێم وایە لە ئێستا ئەو بابەتە ئاسایی بۆ زۆر خراپ ئیشی کردووە میدیا باوەڕەکەم ئاسایی بۆتەوە باوەڕەکەم ڕاگەیاندن بەشێکی ئەو هۆکارانە بەشێکی زۆر سەرکی و هۆکاری توندوتیژی بەرزکردنەوەی توندوتیژی بەڕاستەوخۆ میدیا نیە بەڵام میدیا تەرویجی ئەم توندوتیژیاکە و زیاد لە حەدی خۆی بابەتەکە گەوراکە کە لەوانێوانە بێ و حکومێکی پێشوەختە لای خەڵک دروستەکات تۆمەتباری ژیراوە یعنی حکومێکی پێشوەختە تەواو خەڵکڕاوە حکومیاوە بەبێ ئەوی جار لانی دادوەری بیسەرمێنێ بزانین ئەمە چۆن کراوە چۆن بووە زۆر پێش ینی دەستکاریشی دادگاکانی ژەکەن میدیا زیاد لە حەدی خۆی ڕۆشتووە و ئەمە کاوسە فەوزایە ڕێزمێ بۆ میدیای قسەی تیاکەم لوکا دکتۆر وەم بەڕێزانە
چۆن جیاوازی نێوان کاوس و ئازادی بکەین ینی ئازادی دەربڕین شتێکە تۆ فەوزا دروستکەی بەس بۆی خەڵکی لە کۆ بێتەوە خەڵک سەیرێکا شتێکی ترە. زۆر باشە دکتۆر سامان یاسایەکی تایبەتمان هەیە بە ڕووماڵی تاوان لە ڕاگەاندنەکاندا یعنی تۆ دیاری بکەیت کە ڕاگەاندنەکان بۆ شێوەیە دەبێت کار بکەن بە تایبەت لە چوارچەوەی ڕووماڵکردنی بابەتێکە کە تاوانێکە ینی تۆ تاوانێکە ڕایدەگەینی ئاشکرای دەکەی ئەمە یاسایەکی تایبەتە یاخودەر ئەشوایی هەر ڕاگەاندنێک ویستی خۆی چۆن بێ دەتوانێت ئەو هەواڵە بڵاو بکاتەوە. بەلەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکە منش جارێککە لەسەر کاریگەری لاساییکردنەوەی ئەو هەواڵانەی تاوان بە دوو نمونە باسی لێواکەم لە کات خۆی کتێبێکی ڕۆمان بڵاو کرایەوە ئازارەکانی ڤارتەری گەنج کە پاڵەوانی ڕۆمانەکە لە دوجارە لە ئەنجامی شکستی خۆشەویستێکیش با بڵێن بێ ئاکام خۆی کوژێت ئەمە بۆ هۆی لێشاوێک لە خۆکوشتن لەو کاتەدا لە ئەوروپا کە نووسینی نووسری بەناوبانگی ئەڵمانی غۆتەیە بەڵێ غۆتە ئەو ڕۆمانی نووسیوە بۆ هۆی بڵاوبوونەوەی چەندین خۆکوشتن لە دوای ئەو ڕۆمانە کە دوای 2 سەدا لێکۆڵا سێکی ئەمریکی بۆی ینی شتێکی بنیان ناوناوی ناکە کاریگەری ڤارتەریان وارتەر کە بریتێ لە تەقلیدکردنەوەی ئەوەی کە بەرچاوی دەکەوێت ئەوەی کە گوێبیستی دەبێت خەڵکی هەوڵەیە تەقلیدی کاتەوە. دیسان لە سەدەیەکی تازەتر لەوەدا کاتێک کە لە 1962 مارلین مۆنرۆ خۆی کوشت 300 حاڵەت زیای کرد لەو مانگەیە خۆکوشتنی باڵێن خۆکوشتنی خەڵکی نەکرد زەکار پرسیارەکەی تۆ لە توانە باسی هەرزەکار و مناڵ کرد لەسەر کاریگەری دەسە گۆرەشەیە 12 ڕێژەی خۆکوشتن زیای کرد ئەمە تا باڵێن بابەتێکی توندوتیژی ئامێزی وەکو خۆکوشتن باڵناڵم تاوان کەسێک خۆی کوژێتبگاتە ئەوەی کە ئێمە ڕۆژانە چەنەها کەیسمان هەیە لە هەرێمی کوردستان تاوانەکانی کەش کە تۆ دەچیتە ناو وردەکاری تاوانی لاقەکردن تاوانی دزیکردن هەندێک جا دەبێتە ئیعازێگەیا بە بەرامبەر خۆشەیەکە جگەل لەوەی کە دیار دەکات زۆر بڵاو دەکاتەوە کۆی کە زۆر بڵاو بێ کات خۆی لە سلێمانیە هەواڵێکی تاوانە بووە نوێی شارخەوی لێ ناکەوت ئێستا تاوان نەک لەم سەردەمە لە سەردەمەکانی ڕۆژەمی باسی شەبا بڵێن کاتە سۆر منە بەعرەکە و کوشت و کوشتاری بڵاو کردەوە خەڵک ڕاها لەسەم بابەتە ڕاستە ڕاگاندن چاوی کۆمەلگای و دەبێت پێمان بڵێ چی ڕوودەدا بەڵام بە کۆمەڵێک پرانسیپەوە بە کۆمەڵێک ڕێنماییەوە بە کۆمەڵێک سنووردارکردنەوە ئەوەی جادێمە سەر پرسیارەکەی جەنابتەوە بڵێ لە کەناڵە بەناوبانگەکاندا لە وڵاتاندا ڕێنمایی تایبەتیانەیە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگە هەواڵەکانی تاوان ئێستا من سەرپەرشتیاری تێزێکی دکتۆرا دەکەم لە سەبارەت بە میدیا و دنیای و بڵاوکردنەوەی هەواڵەکانی تاوان کە تێیدا ئاماژە بۆ وڵاتانە دەدرێت لە مەسڕ کە ئەنجومەنی باڵای ڕاگەاندنیان هەیە ڕێنمایی تایبەتیان هەیە لە 12 خاڵپێکاتوار خاڵی چەند بەرگەیەکە کەناڵی BBC کەناڵی جەزیرە DW ئەڵمانی کە تێیدا دەبێ بزانین ئایا لە عێراق پرسیارەکەی جەنابە بەڵێ لە یاسای سزادانی عێراقی 2 مادەی تەرخان کردووە مادە 235 کە هەر یەکەیان 236 بەرگەیە 235 بامان شێوە دەکرێتە کۆمەڵی بەرگە باسیەوە دەکەوت یاسای ڕۆژنامەنووسی کوردستانیش بەڵام زیاد لەوە من پێم وایە مادەم لە بەرنامەکەیە کەسێکی وەزارەتی ڕۆشنبیریمان لەگەڵا دەبێ وەزارەتی ڕۆشنبیری مادەم ئێمە ئەنجومەنی باڵای ڕاگەاندنمان نییە دەبێ وەزارەتی ڕۆشنبیری ڕێنمایی تایبەت بڵاو کاتەوە سندیکا دەبایە و کارە بکە سندیکای نەیکردووە وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت بیکە کە لە کاتی ڕووماڵی هەواڵەکانی تاوان دەبێ ئاگاداری ئەو پرانسیپانە بن کۆمەڵی پرانسیپەیە کە بەراوردکاریە هەمیشە قانون زانستێکی بەراوردکاریە کە سوود لە وڵاتانی کە دەبینرێت بۆ نمونە دەبێ ئاگاداری ئەو بنەمایە بین کە تۆمەتبار بێتاوانە هەتا تاوانەکە لە سەساتە بێتەوە دەبێ ئاگاداری و بنەمایە بین هەمیشە ئاماژ لە بڵاوکردنەوەی کەمکردنەوە قەدەغەکردن و ڕێگرتن بێت لە تاوان نەک بڵاوکردن دەبێ ئاگاداری ئەو بین نابێت بکەری تاوان بکرێت بە پاڵەوان دەبێ ئاگاداری ئەو بین نابێت دیمەنی زۆر قاسی و توندی تێدا بێ دیمەن نابێت دیمەنی لاشە و لاشەی تیابێت باڵێن مردووی تیابێت کۆمەڵێک باڵێن هەست دەکەم ینی قسەکانم کورتکەمە و کۆمەڵێک پێوەری دیکەمانەیە کە لەگاتی مامەڵەکردن لەگە هەواڵەکانی تاوان ئەبێ نەیبەزێت زۆر باشە دەستخۆش دوات لەگەڵ وڵات کاک شیروانمینێمە لای جەنابەت سڵاو دەبێ دکتۆر سامان ئاماژەی بۆ کرد کە کۆمەڵێک پەرەنسیب و ڕێنمایی هەیە دەبێت لە وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەم ڕێنمایانە دەربکرێت تایبەت بە ڕاگەیاندنەکان بۆ ئەوەی کە بزانن لە کاتی ڕووماڵکردنی تاوانەکاندا چۆن کار دەکەن لە هەرێمی کوردستان و لە وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەم ڕێنمایانە تایبەت بە ڕاگەیاندنەکان دەرکراوە وەرە دەنگ نییە
بەڵێ کاک شیروان بەڵێ کاک شیروان ئەگەر گوێبیستی ئێمەیت من پرسیاری ئەوەم کرد کە ئەو پرەنسیپ و ڕێنمایانەی کە تایبەتە بە ڕووماڵی تاوان بە تایبەت لە ڕاگەیاندنەکان کە ئەمە پێویستە لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەم ڕێنمایانە دەربکرێت ئایا لە هەرێمی کوردستان ئەمە کراوە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە سلااو ڕێزم بۆ ئەو میوانانە هەیە کە لە ستۆدیۆ ئامادەن دیارە هەموو لایەکەوە دەزانین کە بەهۆی ئەو قەیران و قەیرانە هەمە جۆرانەی کە لە هەرێمی کوردستان هەن و بەهۆی ئەو پێشکەوتنە گەورە فراوانەی کە لە وڵاتانی دنیا هاتوۆتە پێش بەتایبەتی پێشکەوتنی بواری تەکنەلۆجیا پێشکەوتنێکی زۆر سەریع هاتووە و کوردستانیش گرتوێتەوە بە حکمی ئەو سیاسەتی عولەمەی جیهانی و کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی وڵاتانی دنیا دیارە کاریگەری زۆر هەبووە لە هەموو بوارەکان لە سەر هەرێمی کوردستانیش دیارە بواری میدیاش بەشێک بووە لەو کاریگەریانەی کە کەوتۆتە بەشێک بووە لەوەی کە کەوتۆتە ژێر ئەو کاریگەریانە بە حکمی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیای و کۆمەڵایەتیانێک کە ڕوویداوە دیارە ئێمە هەرێمی کوردستان خۆتان دەزانن وڵاتێکی سربەخۆنین ئێمە هەرێمێکی کوردستانی سەر بە عراقین و تا ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە یاسایەکی سربەخۆمان نییە لە بواری میدیا ئەوەی هەبووە لە بواری میدیا یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەریمان هەیە کە ئەو زۆر بە مەحدودی بوار باز لە بواری کاری ڕۆژنامە نووسی کاغەزی دەکا و ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 هەیە کە پەیوەستە بە مۆڵەتی رادیۆ تەلەڤیزیۆنەکان و چاودێریکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن و دیاریکردنی ئەو پرەنسیپانی کە پێویستە کەناڵەکانی ڕاگەیاندن پابەندی بن دیارە وەکو باسم کرد بەهۆی ئەو پێشکەوتنە سەریعی کە هاتوۆتە پێش ئێمە ڕێنمایی هەیە ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری کاری پێدەکرێت ساڵی 2014 نووسراوەتەوە لە ساڵی 2014 حاڵەتانێک کە ئێستا هاتوۆتە پێش لە بواری میدیا بەڕاستی لە ساڵی 2014 نەبووە لۆیە بەڕاستیم پێم وایە بە حکمی ئەو قەیرانە جیاوازانەی کە هەیە قەیرانی سیاسی قەیرانی بێمتمانەی کوتلەکانی پەرلەمان نەتواندراوە لەسەر ئاستی پەرلەمانی یاسایەک بۆ ئەم بوارە دەربکەن و لەسەر ئاستی حکوومەتیش بە حکمی پابندی وەزارەتی ڕۆشنبیری بە مۆڵەتدانی کەناڵەکانی تەلەڤیزیۆن و چاودێریکردنی بواری میدیا ئێمە ئێستا کەوتینە خۆی بۆی ڕێنماییەکی تازە دەربکەین کە هەموو ئەو بوارانە لەخۆ بگری کە لەو ماوەیە لەگەڵ ئەو پێشکەوتنانە هاتوۆتە پێش ئێمە لە ڕێنمایی تازە بەڕاستی چارەسەرمان بۆ هەموو حاڵەتانە داناوە و ڕێنمایی پێویستمان دەرکردووە ئێوەش هەستان بەم مەترسیە نەکردووە ئێوەش پێتان وانیە کە لە ئێستادا دەرکردنی بڕیارێک یاخود چەند بڕیارێک زۆر گرنگە بۆ ڕاگەیاندنەکان بۆ ئەوەی کە زۆر بە بەرپرسیارانە کارکەن ینی بەشێکی زۆری خەڵک باز لەوە دەکەن کە لە کاتی ڕۆماڵی تاوانەکاندا ڕاگەیاندنەکان زۆر خراپ مامەڵە دەکەن و ڕووماڵ دەکەن ئێوە وەکو وەزارەتی ڕۆشنبیری هەستان بەو مەترسیە نەکردووە کە هیچ بەرپرسیارێتێ لە لای ڕاگەیاندنەکان نەماوە بۆ بورە هیچ دەنگ نییە لە لای من پرسیاری ئەوەم کرد لە ئێستادا ئێوە هەستان بەوە نەکردووە کە ئەم مەترسیە هەیە و دەبێت لە نزیکترین کاتدا ڕێنمایی تایبەت بۆ باسە دەربکرێت بەڵێ وەکو باسم کرد بەڵێ وەکو باسم کرد ئێمە ڕێنماییمان ئامادە کردووە و ڕەنگە لە ماوەی کەم ناڵێم چەند ڕۆژێک بەڵام لە ماوەی چەند هەفتەیەشتە ڕەنگە ئەو ڕێنمایە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بێجگە لەوەش ینی ئێمە کاری ڕۆژنامەگەری و کاری ڕاگەیاندن ئەوەندە پەیوەستە بە بواری ئاکاری و ئەخلاقی ئەوەندەش چەند پەیوەستە بە بواری ڕێنمایی و پابندبوون بە یاساکان ئەوەندەش پەیوەندە بە ڕێکار و بنەما ئاکاری و ئەخلاقیەکان کە لە بواری ڕۆژنامەگەریدا ڕۆژانە خەڵکی ڕاگەیاندکار دێتە پێش
بۆیە لەو بوارە ژێمە لەگەر کۆمەڵگەی مەدەنی لەگەر ژمارەیە گرێخراوی کۆمەڵگەی مەدەنی و بەتایبەت لەگەڵ CDO هەنگاوێکمان ناوە بەوەی کە کەناڵەکانی ڕاگەاندن ئەوانەی کە کاریگەریان هەیە و ڕۆڵیان هەیە لە هەرێمی کوردستان پابندی کۆمەڵک بنەمای ئاکاری بن کە لەلایەن ڕێکخراوەکان ساڵتی کاکشیران باشنایەتە لای من ئەچمە لای میوانەکانم کاک توانە لە پۆستێکی جەناب تا بینیم کە داوات لە وەزارەتی ڕۆشنبیری کردووە بێنە سەرخەت هیچ وەڵامێکت وەرگرت و تا چەند گرنگە لە ئێستا ینی وەڵامدانەوەی ئەوە نووسنگەی وەزیری ڕۆشنبیری پەیوەندی پێوە کردم هەرەوەی کە ئێستا کاک شیروان باسی کرد ئەوان ڕێنماییشیان ئامادە کردو بۆ ڕێخستنی میدیا و سوشال میدیاش لە ئەنجومەنی وەزیرانە کاری لەسەرەکەن هیوادارم هەرچی زووە ئەو ڕێنماییە دەربکەن و باشتر وایە کە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوبەرانی یا سەرۆکی دەستگاکان سەرگەورەکانی میدیا کۆ بکاتەوە لە کوردستان و لایانی دادوەری دابنیشێ بۆیان ڕوونکاتەوە و توێژەرانی دەروونناسی کۆمەڵناسیش بۆیان ڕوونکاتەوە کامە چەند تەسی لەسەر ئێمە هەیە وەک بینەر و وەرگر یعنی ئەم ڕێنمایانە جەبرێک نییە بۆ تەسەکردنەوەی بواری ئازادی ڕادەربڕین و مەسەرەن ئازادی گەیشتنی زانیاری بە ئێمە بەڵکو بریتە لە پاراستنی سەلامەتی وەرگرەکانمان سەلامەتی ڕۆحی بینەرەکانمان کە ئەوە مەسئولیەتێکی ئەخلاقیە لە ئەستۆی کەناڵەکانی ڕاگەاندن لەبەرەوە هەست ناکەم هەموو شتێک پێویست بە ئێمە لە پەرلەمان دابنیشین یاسایشی بۆ دەرکەین بەتایبەت کە لەم بابەتە تعامل لەگەڵ چینێکی توێژێکی ڕۆشنبیری یا وشیاری وەکو میدیاکارەکەین یعنی بێ پرەنسیپیش ئەخلاقی هەیەتۆ لە ناو خۆ تازانیم هەواڵە ناخۆشەوە خراپەوە بە بەردەوامی ئەمە خراپە چ پێویستەکە پەرلەمان ئەمە دابنیشێت و ئەمە بکە بە یاسا ئەو ڕەکەم ئینسان ینی بە کۆمەک بە پرەنسیپە ئەخلاقەکانی خۆی توانێت ئیش بکاتە ئەو کاتی کە لایەنە یاسایەکەشی تەواو بێ بەڵام ئەگەر ئەم پرەنسیپە نەبێت ینی زۆر جار بینی ئێمە بۆ ئەوەی کە ڤیۆر زیاد بێ بینەری ئەو هەواڵە یاخود ئەو کەناڵە یاخود ئەو پەیجێکە سایتێکە هەرچێکە بۆی ڤیۆری زیاد بێ بۆ ئەوەی لایک و کۆمنتی زیاد بێ ئەو کاتە ڕەنگە ئەم بەرپرسیارەتی نەمێنێت لە نەخا من هەر تۆزێک باوەڕم بە مرۆڤ هەیە ینی پشتم بەرناوە باوەڕەکەم لەناو خراپترینیانە پرەنسیپە ئەخلاقیەکە هەیە بەس لەوانەیە لەو شوێنەیە ئۆفی بکایە ئیشی پێنەکایان پێویستی پێ بێ من خەڵگە ناسم لە ناو میدیانە خەڵکی زۆر بەتواناشە سەرپەرشتی و میدیایەکە بەڵام بەداخەوە ڕووماڵکردنەکانیان خراپە ڕوا دیسان لەبەروی کە جەناب وتێ ڕەنگە بیاوێ ڕای ئەوە بکە ینی من لەو ماوەی پێشوا بینیم کە زاوا چۆ سەرماڵی خەزور و ئەیکوشتن یا برینارێکردن دوای بەمانشێدەم بینی لە میدیانە کە هێرشی هەڵگەڕاوە دەسی پێ کرد وای نووسیوێن زۆر سەرنجڕاکێش منیش مێبزان هێرشی هەڵگەڕاوە چیەوە ماڵی خەزور زاوایشان کوشت لەم دنیای هەزار شتی خۆش ڕۆیە ئەگەر لە کوردستانیش ڕوونەیە ئێدە بۆمانمان بۆ ناگوازنەوە ئێم هەموو ڕەشایە بۆکەن بە ڕۆحمانە عزیێتە خۆی دوای ڕووماڵکردنی پرس لە دنیا شتیوانی من لە سوی دەژیم هەواڵی خۆکوشتن قەتعیەن مەمنوع بڵاو نابێتەوە ڕووماڵی ڕووداوێکی کوشتن بە ئەنقەز یانە ئەنقەز یا خۆکوشتن تۆ مایک چۆن نەخەیتە بەردەم ساحەبی پرسەکە و لێرەوە تکاکەم لە هەر کەسێکە هیوادارم شتی ناخۆشان لێ ڕوونەیە کە سوکاری کوژراوەکە مردووەکە مەیڵن میدیانیسی بێتەوە چونکە کاکتۆر لەوانەیە هەر لە ڕووی یاسایی و زەربە لە کەیسەکەی خۆ باچکە هێشتا دادگا قەراری نەیە دواتر لە دکتۆر سامان ئەو پرسیارە بکەم دەست خۆشەگەڕم وڵاتان ئەچمە لای دکتۆر خالید ئەگەر گوێبیستی ئێمە بیت دکتۆر لە ڕووی پەروەردەییەوە ینی ئێمە باسمان لەوە کرد کە بەڕاستی دەرونی خەڵک ماندووە و بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە لە ڕاگەیاندنەکانەوە هێندەی تر دەرونی خەڵک ماندوو دەکات من ئەگەر باسێک لە ئەمریکا لە ساڵ 1968 ئەوەندەی کە لەسەری خوێندمەوە باسی لەوە کردووەکە لەو ساڵانەدا توندوتیژی زۆر بەرەو زیاد بوون ڕۆشت بوو لیژنەیەکیان پێکێنا بزان لە هۆکارەکانی توندوتیژی بۆ بەم شێوەیە زیادی کردووە لەو راپۆرتی کە لە لیژنەکەدا گەڕایەوە دەرکەوت میدیا هۆکارێکی سەرەکیە لە بڵاوکردنەوەی توندوتیژی چونکە لە سا هەشتای ئەو هەواڵانی کە بڵاوی دەکاتەوە توندوتیژیە کوشتنە تاوانە لە هەرێمی کوردستانیشدا پێچانوان نییە بەشێکی زۆری توندوتیژیەکان ڕاگەیاندنن وەرە سوپاس دەکەم وڵای ببوورن من دابڕم ئەگەم لە گفتوگۆی ئەو بەڕێزانە نەبوو بەڵام بە شێوەیەکی گشتی ڕاگەاندن لە کوردستان دەستگایەکی باوڵی نیشتیمانی نییە زیاتر حزبی و لۆکاڵ و کۆمپانیایەدی ئایدۆلۆژیا و ئەهداف و ئامانجی تایبەتی خۆیان هەیە و ڕاگەاندنەکانیش بە بۆچوونی من ئەوەی کە دەیبینم بەڕاستی سانسۆری لەسەر نییە یعنی ئەو هەواڵانەی کە دەگوازرێنەوە نەزایت هەژدەیە و نەناقیس هەژدەیە منداڵی گسکە دەیبینی تا گەورە ینی هیچ کۆسپ و تەگەرەیەکیان لە پێش نییە کە هەواڵ دەگۆزنەوە بە دڵنیاییەوە
ڕاگەاندن دوو ئەرچی زۆر پیرۆزی هەیە یەکەمیان گواستنەوەی ناوەرۆک و زانیاری و داتایە بۆ خەڵک دووەمشان گەشە پێدان و دروستکردنی کەسایەتی تاکەکانی کۆمەلگایە لێ کاتی هەر هەواڵک نەقل دەکرێت بەهای چییە ینی دەوێت چ بگۆڕیانێت و هەواڵێک نەقل دەکەی کەسێک دەچی مامۆستا خۆی دەکوژی یعنی بێزگە لە لایک و کۆمنت کۆکردنەوە دروستکردنی ناومێدیە لای خەڵک ئەویان زۆر خەتەرە چونکە لە ڕووی بابرێن کە پێی دەگوترێ مێنتال هێڵث یان تەندروستی دەرونی سەحای نەفسی ئەمە بەڕاستی وەکو میلەتی کورد میلەتێکی زۆر شلەژا و زۆر ماندوو زۆر هیلاکنەوە پێویست بە توێژینەوە ناکات بەڵام ئەوەی کە بە دڵنیاییەوە لە میدیا نەقل دەکرێت بەبێ هیچ سانسۆر بەبێ هیچ با بڵێن لێ پێچینەوەیەک تەنها ینی تەسەورکە ئەو لە حزەیە کە نەفەرەکە قوربانیەکەی دەسێتە لای دەری هەستت چییە ینی بەڕاستی زۆر شتێکی نامرۆڤانەیە نووا دەروونانەیە نازانستیانەیە تۆ لە کتۆ کاتی لەژێر زەبرە ینی ئەو خۆی زەبری هەیە ینی تووشی زەبری دەرونی بووە PTSD هەیە ئەوە تێش چۆن دەکرێت بەڵێ ڕاگەاندن بەڕاستی ئەوەی کە با بڵێن ڕووداوەکان نەقل دەکات لە ڕووی دەرونی ینی وەکو گوتم یانە تو کەناڵێکی تەلەڤیزیۆن تایبەت بە کەسێک نییە چونکە لێرە ڕەهایە هەموو کەسێک دەتوانانی بچی کەناڵەکان بکاتەوە شتێک نییە بە پارە بتوانانی کۆنتترۆلی بکەی شتێک نییە مەسەن لە وڵاتان ئێستا وەرزش باش دەبێ پارە بدەیت مەفروزە هەواڵیش پارە بدرێ خەڵک بچی بە پارە تەمەشای هەواڵکە بۆ ئەوەی پارێزراوبی لەو شتانە بەڵێ بەشەشی هەرە زۆری تونند و تیژی نەک لە کوردستان لە هەموو جیهان هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر ڕاگەاندنە کە خەڵک فێر دەبێت خەڵک لاسایی دەکاتەوە هەندێک شتی دەرونی پەروەردەی بەهای پەروەردەی زۆر خەتەر هەیە بەڕاستی یەک لەوانە ئاشنابوون بە تاوان زۆر ئاساییە زەڵامێکی کوشت ساڵان کە نەفرێک دەکوژرا ئەو منتیقەیە بۆ 1 ساڵی کامل تووشی سامگرتی دەبوو ترسایی دەبوو خەڵک پرسیان دادەنا خەڵک حسابی تایبەتیان دەکرێت ئێستا ڕاگەاندن بە شێوەیەکی وا باوی کردی خەڵک لێی لە ڕاهاتی بوویتەش بەشێک لە ژیان بەشێک لە ئیشی ڕۆژانە و ڕۆتین ینی ئەو کاریگەری نمایە لێ ڕاگەاندن بەڕاستی دەبێت زۆر ینی ئەمن پێم سەیرە تا ئێستا نە وەزارەتی ڕۆشنبیری نەوەزارەتی ئاوقاف نەوەزاری پەروەردە نەوەزارەت خوێندی باڵا ینی هەموو وەزارەتەکان ئەو لاانەی بەرپرسن ناو پەرلەمان ئەو لیژنانە بڕاستی پێویستە ئەوانە هەموو کۆدەنگ بن لەسەر ئەوەی تۆ تەسەورکە ینی هەموو قوتابخانەکان چکۆمە باسی پەروەردە دەکەن چ قوتابخانە زانکۆ یەکێکی ڕێنمایی تێدانە ئەو هەموو دەرچوانی بەشی پەروەردە و دەروونزانی بەشی کلینیکەی سایکۆلۆژی بەشی دەروونزانی بەشی خزمەت گوزاری کۆمەڵاتیەوانە تاین نابن تۆ تەسەور دەکەی مەکتەبێک تێدانی ئەو هەموو فشارە دەرونی و کوشتن بڕین ینی تەسەورکە ئەوەندەی هەواڵی ناخۆش بڵاو دەکرێتەوە هەواڵی خۆش بڵاو ناکرێتەوە هەر ئێستا دەتوانی مەسەرەن ڕوپێوێکی خێرا بکەی لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنی هەموو بە ڕەنجی سوور دەنووسێ سەرنجی خەڵک ڕاکیشی چهات کوشتنە بڕینە ئاونیە کارەبانێت تۆزوبای ڕەشەبای موچەنی ینی دایمەن هەواڵی ناخۆشە هەنی ساڵانی 50 کاتی ئەمریکەکان بە دیل دەگیران لە لای کۆڕیەکان ویسیان بە شێوەیەک لە شێوەیەکان تەجروبەیەکیان لەسەر بکەن کۆڕیەکان هەواڵی ناخۆشیان پێدەدان لە گۆڤارەکان لە ڕۆژنامەکان وە داوایان لێ دەکردن ئەو چیرۆکە بە سەراتە ناخۆشی خۆیان برادەرەکانیان چۆن کوژرایە چۆن شتە باسیکەن سەریان کە ڕێژەی کوشتیان لاودا زۆر زیاد بووە لەبەرەوەی ڕاگەاندن بەڕاستی سەرچاوەیەکی بڵاوکردنەوەی ئێستا ینی خۆی دەوری نابێ وابی هەواڵی ناخۆشە بێ ئومێدیە بێ هیوایە ناو خەڵک ئەوە زۆر کاریگەریانی وای لێ کردێت تەلەبە گرنگ بە خوێندن نەدا خوێندن بەهای لا نەمینێ بەهای زیاد بەدیلیان دروستکرێت بۆ بەهای ئێستادا خوێندن بەهایکی بڵاو بۆتەوە بەڵێ ئەگەر گوێبیستی من بی کاتێک کە تاوانێک ئەنجام دەدرێ ینی زۆر جار کە سوکاری تۆمەتبارەکە باس لەوە دەکەن کە ئەم کەسە لایەنی دەرونی تەواو نییە ینی ئەمە دەکرێت ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی کە هەر کەسێک گویستی تاوانێک بکات تاوانەکە ئەنجام بدات بە بیانووی ئەوەی کە لایەنی دەرونی تەواو نییە لانەخان ئەو پرسیارە ئاراستەی من کراوانێ ئەلۆ بەڵێ لانەخان ئەو پرسیارە ئاراستەی من کرابوو بوورە چاکە شتێک بەڕاستی ینی شتێکی پێویستە وەزارەتی ڕۆشنبیری بێتە سەرخەت وەزارەتی ئاوقاف ئەوانەی کە پەیوەندیدارن خوێندی باڵا وشەی نەخۆشی دەرونی شتێکمانێ بە ناوی نەخۆشی دەرونی نیمانە شتێک بە ناوی نەخۆشی دەرونی چکە نەخۆشی دەرونی ئەوە ناوی لێ دەنێن ئەمە پێی دەگوترێت لە ژان دیسئۆردەر ئیستراب هەمومان ئەگەری ئەومان هەیە یەکێک سەدمەی ڕوودا تووشی ئەوە دەبی
یەکێک لە ماری دەستۆمارێ ئاو نییە کارەبانیشت نیە تووشی ئەو زۆرە سەدمای دەوەگە بەردەوامی توش دەبی شتێک نە بە ناوی نەخۆشی دەرونی ئەوە تاوانە ئەوە مافی نەخۆشە کە دەرێن نەخۆشی دەرونی ویشەی دەکات ئەو کاتە بڕیار دەدرێ گە لیژنەیەکی پسپۆر لە دەرون ناسان لە پسپۆرانی کلینیکە سایکۆلۆجی لە پسپۆرانی ئەوانەی سایکاتریس ئەوانە لیژنەدادنشی بڕیار دەن کە ئەو کەسە نەخۆشەوە یعنی مرۆڤی ئەوەی ناودوو کەوانە پێدەگوتێ نەخۆشی دەرونی یا مرۆڤش لەژاو وەکو منوت و ئاساییە ئەگەری تاوان ئەنجامدانی وەکو مرۆڤێکی ئاسا ینی ئەوانی تاوانە ڕوودا وەکو ئەو هەموو دیکتاتۆرانەی جیهان بە 20 میلیۆن 6 میلیۆن هێتلەر 6 میلیۆن کەس بۆ قوربانی مرۆڤێکی زیرەک بوو بە پلان و بە نەخشەیشی دەکرد ئەوە زۆر تاوانە ئەو وشەی برێن وڵان نەخۆشی دەرونی بکەی پاساو ئەوە خۆی لە ڕووی طبیەوە لە ڕووی زاراوەی پەروەردەیەوە یان ئەخلاقی و شەیەکی هەڵی پێویستە بگوتێ مرۆڤێکی شڵژاو و مرۆڤێکە وشەیەکی هەڵی بەرە نابی بگوترێ بە ئەو شڵژاو و هەموو کێشەمان هەیە بالمناسبە ینی ئەمە کێشەی دەرونی بێت جیاکەینەوە لەگەر نەخۆشی ینی ئەگەر دوو ڕاگەیان باس لەواکرێکرد ڕاگەیاندنێک دوو ڕاگەیاندن دوو سایت بۆ نمونە سزا بدرێت ڕەنگە ئەم بەرپرسیارەتیە دروست بێت بەلای میدیاکان بە شێوەیەکی باشتر مامەڵە بکەن بەتایبەت لە کاتی ڕووداوێکی کوشتنە خۆ کوشتنە کاتێکە میدیایەک بە شێوەیەکی نابەرپرسیارانە هەواڵێک بڵاو دەکاتەوە ئەگەر هەرچەنە ئەما من دواتر پرسیارەکەم ئاڕاستەی وەزارەتی ڕۆشنبیری شەکەم ئەوانیش لێ پرسینەوەی ئەوانی بەڵام بۆ جەنابەت ئەم سزایە تا چەند گرنگە هەبێت ڕێساکانی ڕێخستنی ڕەفتاری مرۆڤ جۆرا و جۆرن یەکێکانەوە بکە کاکتوانە باسی کرد بنەمای ئەخلاقی کە هەمیشە لە بۆ ڕاگەاندن کار زۆر پێویستمان بە بنەمای ئەخلاقیەیە ناتوانین تەنها پشت بە سزا یاسایەکان یان سزاکانی دیکە بەستین چونکە هێشتا وردەکاری و تەفاسیل هەیە ناچێتە ناو قانونەوە چکە قانون بنەما گشتیەکان دیارەکە ناچێتە ناو وردەکاریەوە بۆ هەر کەسێک بە جیاوازی بۆیە زۆر پێویستیمە بە بنەمای ئەخلاقی هەیە بەرپرسیارەتی ئەخلاقی هەیە بەڵام بەرپرسیارەتی ئەخلاقی سزاکەی سزایەکی باڵێن کۆمەڵایەتیە بۆ ئەو سایتە بۆ ئەو ڕاگەاندنکارە کە بریتە لە ڕەخنەگرتن لێ بریتە لە جۆرێک لە جۆرەکان سەرزەنشکردنی ئەم جۆرە شتانە بۆ ئەو ڕاگەاندنکارەیە ئەو ڕاگەاندنە و دوورکەوتنەوە لێ بەڵام جگەل لەوە ئێمە پێویستمە بە بنەماکانی دیکەشەیە تاوان بنەماکانی ڕێخستنی ڕەفتاری مرۆڤ بنەمای ئاینیمانەیە بنەمای قانونیشمانەیە بۆیە بۆ بابەتە جگە لە بنەمای ئەخلاقی بنەمای قانونیش پێویستە کە لە هەموو وڵاتێکا پشتی پێدەبەستن بۆ نوێر لە سەبارەت بەو کەیسانەی کە بە شێوازێکی هەواڵەکان بڵاو دەکرێتەوە هەواڵەکانی تاوان بڵاو دەکرێتەوە بە جۆرێک بڵاو دەکرێتەوە کە تەنها مەبەست لێ زۆرکردنی بینەرەکەیەتی و هیچ ڕەچاوێک بۆ وەناکە کە ئەمە کاریگەری خراپ بەجێ دێڵێ لەسەر لایەنەکانی کێشەکە لەسەر لایەنەکانی دۆسیەکە لەسەر کۆمەلگا دەکرێت لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە کە لێرەدا جیهازی دیکەمان نییە وەکو ئەنجومەنی باڵای ڕاگەاندن و شوێنی دیکەمان نییە دەکرێت ئاگادارکردنەوەی ئاراستە بکەواتە پشت بەستێ بە شێوازی ئەوەی کە لە بەغداشە دەستەی پەیوەندیکردن و ڕاگەاندنەکان هەیەی ساڵات و علام ئەنجامیە ئاگادارکردنەوەیەک دوو ئاگادارکردنەوە لە جاری سێمەی تو وردە دەچێت بەرەو غرامە مەرجنیە تەنها محکەمە بیسەپێنە غرامەی مروریبانەیە غرامەی کەمانەیە دەشێت وەزارەتەکان بیسەپێنێ لەو جۆرەیاندا و لە هەمان کاتە ئەگەر پێشێرکاریەکە گەیشتە پێشێرکاریەکی ئەجگار زاق و چەندین جار دووبارە کرایەوە هەندێک کەس وای بۆ دەچێت دەشێ هانا ببرێ بۆ داخستنیشی بەڵام داخستنێکی کاتی هەروەکو لە باڵێن لە ڕێنمایی وەزارەت تا شتێکی وایان هەیە نەک بۆ هەواڵی تاوانەکان لە مەسلەی ڕێخستنی فرێکوێنسیەکاندا کە بەرەو داخستنیش دەچێت بەڵام داخستنێکی کاتی کە لە 10 ڕۆژدا زیاتر نەبێت کە من بۆ خۆم بە گوێرەی یاسای ڕۆژنامەگەری لەوێدا دقێکمان هەیە کە نابێت لەسەر تاوانەکانی ڕۆژنامەگەری کەناڵی ڕاگەاندن داخلێت دەشێت سزا بدرێت بە شێوەریکە نەک داخستن بەڵامەوە لە یاساکەی وەزارەتی ڕۆشنبیری هەیە لە ڕێنماییەکەیاندا هەیە ڕێنمایی جۆرێکە لە جۆرەکانی یاسا کە وەزارەت دەری دەکات بەستەمەوەی دەشێت هەنگاوەکان ستێپ بای ستێپ بێ واتە سەرەتا ئاگادارکردنەوە لە ماوەیەکی کەما دووبارە بۆ ئاگادارکردنەوەی دووەم پاشانانە برێ بۆ سزاکانی دیکە تا دەگاتەوەی کە خۆیان ئاماژە پێدەن بۆ ئەوەی بەرژەوەندی کۆمەڵگا هەروەکو باسمان کرد ئێمە مەبەست ڕۆژنامەگەر میدیاکار هەمیشە دەبێت لە کاتی کارەکەیدا پەیامێک لە ناو مێشکا بێ کە بریتە لە بەرژەوەندی گشتی چۆن ئێمە پیشەی پێشمەرگا زۆر بە باڵای ئەزانین پیشەی ڕۆژنامەگەریش پیشەیەکی جیاوازە لە پیشەکانی کە تەنها مەبەست لێی قازانج و پیشەیەکی بازرگانی نییە بۆکو پێشمەرگە سەریەکەن بۆیە دەبێت بەرژەوەندی گشتی بێتە دی پێش بەرژەوەندی تایبەتەکان میدیاکە ڕۆژنامەنووس هەر یەکێک لەوانە ئەتوانێت خۆی بۆ خۆی بێتە لێکۆڵەر
ینی ئەوەی کە ئێمە بینین لە ئێستادا بەڕاستی ئەو کەیسانی کە دێنە سەر شاشەکان و دەیبینین بێژە خۆی بۆ خۆی دەبێت یەکێکە لە کێشەکانی ئێمە جاری پێش هەموو شتێ میدیاکە پیشەیەکی قورسە البحث عن المتاعب بەڵام لە لای ئێمە وای لێ هاتووە کەسێک یەکسەری بەبێوێ ئەزمونێکی خوێندنەوە و نووسینی هەبێت جارێ هیچ نەبێت بە چەند بابەتێک لە شوێنەکانی کە یەکسەر دەبێتەوە ڕۆژنامە کرد پاشان کە بووی بە ڕۆژنامە نووسیش باجارە باسی سایتەکانی کە نەکەم کە ڕەنگە ئەوانە بەشێکی زۆریانە ڕۆژنامە نووسیش نەبێت بەڵام باسی تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و رادیۆ و ئەو پێگە ئەلکترۆنیانە بکەین کە دیارە کێدەی بابڕێەوە و کەسەکان و نووسەرەکانی سەر نووسەرەکانیان دیارە ئەگەر ببی بە ڕۆژنامە نووسیش هێشتا پێویستیت بە خولی جیاوازەیە بۆ چۆنێتی ڕووماڵکردنی هەواڵەکانی تاوان من دەزانم لە وڵاتاندا ڕۆژنامە گرنگەکان هەواڵی تاوان بڵاو دەکەنەوە بەڵام دوای ئەوەی کە کەسێک مخەزڕەم دەبێت کەسێک پرۆفیشنال دەبێت لە کاری ڕاگەاندن اینجا اختصاصی ئەوە دەبێت کە ئەو هەواڵانە بڵاو کاتەوە بەڵام بە چ شێوە لە کەناڵەکاندا هەبێت بۆ ئەوەی کە بە فیلتەری ئەودا بڕات بڵاوکردنەوەی هەواڵێک بۆی بزانین تا چۆن ئەمە لە چوارچەوەی یاسادا و دەکرێت بێگومان ئەو کەناڵانەی کە کەناڵی گەورن کە کەناڵێکن باڵێن وەکو بزنس کاری ڕاگەاندن دەکەن گرنگە بە یاساییان نەبێ ڕۆژکاری یاساییان نەبێ و بابەتانە سێرکەن و هەشیان بووە وان دێجا ڕۆژنامە نووسەکان با یاسایی نەبێ با بەشە یاساییەکە نەبێ خۆیان ئەو کاریان کردو وەکو لە بنەما ئەخلاقیەکەی کاکتوانە باسی کرد خۆیان دەیان جار ڕۆژنامە نووسە بووە پەیوەندی پێوە کردوین بابەتێکی وان بەدەستەوەیە ئایا بڵاوی کەمەوە یان نا ئایا دەبێتە پێشەرکاری قانونی یان نا چۆن بڵاوی کەمەوە ماشێتەکەیم ئاوادانەوە ڕێنەی وەرگرتووە بە جۆرێ لە جۆرەکان بەڵام ئەگەر ڕاوشکاری یاسایی هەبێ بێگومان باشترە بێ و دووریانە خاتەوە لە کێشەکان کاک شیروان دکتۆر سامان باسی لە کۆمەڵێک هەنگاو کرد کە بۆ لێپرسینەوە لەو ڕاگەاندانەی کە بە نایاسایی کار دەکەن ئێوە تا چەند لێپرسینەوەتان لەو کەناڵانە کردووە لە هەرێمی کوردستان نایاسایی کارێکیان کردبێ خۆت هەواڵێک ڕۆماڵی هەواڵێکیان کردبێ کە دەرونی خەڵکی ماندوو کردبێ یا خۆت بەنابەر پرسیارانە ئەو هەواڵە بڵاو کرابێتەوە ماڵێ دیارە بێزگە لەو بنەمای یاسانەی کە وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسیارە لێی کۆمەڵک بنەمای تریشان کە مەفروزە کەناڵەکانی ڕاگەاندن پێ و پابند بن وەکو بنەمای ئاینی و مرۆڤایەتی بنەمای ئاکاری و ئەخلاقی کە ئەوانە بەڕاستی وەکو کاک دکتۆر سامان باسی کرد هەتۆ هەرچەندە بە یاسا و ڕێنمایی ئەم بوارە ڕێک بخەی ڕەنگە هەندێک بار دەمێنێتەوە کە پەیوەستە بەڕاستی بە ئاکار و ئەخلاقی ئەو ڕۆژنامەوانە کە خۆی لە بوارەکە ئیش دەکە هەندێک وردەکاری دەمێنێتەوە کە مەفروزە پابندی بێوانە ئێمە ئەو ڕێکارانەی کە وەزارەتی ڕۆشنبیری لە ڕابردووە چ لەو ماوەیە کە ئەم خڕوقاتانەی کەناڵەکانی میدیا بەرچاو کەوتنەوە ڕایگشتی لەسەر دروست بۆ ڕەخنە و گلەی زۆر کرا ئێمە بەڕاستی ئیزراعاتمان کردووە ئیزراعاتەکانمان ئاگدارکردنەوە بووە و هەندێک جار ڕاگررتنی کاتیمان هەبووە و غرامە بە حکمی ئەوەی کە یاسامان نەبووە و لە بەبێ یاسا ئێمە ناتوانین بە ڕێنمایی غرامەی کەناڵەکان بکەین غرامەمان نەبووە بەڵام ئەو دوو ئیزراعاتەمان هەبووە و ئیزراعاتی سێمیش ئەوە بووە کە بەڕاستی لە ڕێگای داواکاری گشتیەوە ئەو کەناڵ و بەرنامانەمان داوەتە دادگا ینی بۆی دادگا بڕیاری کۆتایی بداتن کە بەرنمەیەک کە لە بنەماکان لای داوە ئیزراعاتی لەگەر بکرێ و پاش ئەوەی ئێمە هەڵسەنگانی خۆمان داوە بە دادگا وەربینی بکە کە ئایا ڕەوایە ئەم بەرنامە بەردەوام بێ یان مەفروزە دابخرێ ئەوانە و داواکاری گشتیش زۆر جار لە پژگیری لە داواکەی ئێمە کردووە چکە زۆر جار هەندێک ڕووماڵ بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی مافی تاک مافی کۆمەلگا مافی کەسانێک پێشێل کرابن و ئێمە لەو حاڵەتانەی کە ئیجراعاتمان کردیە بەڕاستی هەندێک جار دام و دەستگاکان ینی لە ئاستی پێویست نەبوون لەوەی کە ڕۆڵی خۆیان ببینن وەکەوەی کە پێویستە چونکە تەنیا وەزارەتی ڕۆشنبیری نییە لە مەیدانەکە بەڕاستی کۆمەڵک ناوەندی یاسایی دیکە هەن وەکو پەرلەمان وەکو دادگا وەکو داواکاری گشتی وەکو سندیکای ڕۆژنامە نووسان ڕاستی ئەوانە لە کاتی قەیرانەکان و لە کاتی ئەو پێشێلکاریانە مەفروزە ئەوانیش نەجیان بخەنە پاڵ دەنجی وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئیجراعاتانێک کە دەکرێت جێگای خۆی بگری ینی ئیجراعات ئەگەر بکرێ و جێگای خۆی نەگەری و ئەو کەناڵە هەر بەردەوام بوو لە خڕوقاتەکە هیچ شتێک نەکرا
بەرامبەری ئەو کاتە و حالەتەکە بەردەوام دەبێ و ڕێنمایەکەش ڕۆڵی خۆی نبینێ وەکو پێویست. بەڵێ ئەگەر پرسیارەکە دووبارە بکەوە. بەڵێ باسم لەوە کرد وەزارەتی ڕۆشنبیری چاودێری بەردەوامی هەیە لەسەر ڕاگەیاندەکان، یعنی ئەگەر چی جەنابەت باست لەوە کرد بە تەنها ئەرکەکە هی ئێوە نییە، ینی کۆمەڵێک لایەنێت ئەم بەرپرسیارەتیان لەسەرە، بەڵام وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئێوە چاودێری بەردەوامتان هەیە لەسەر ڕاگەیاندەکان؟ ئێمە بەڵێ چاودێری بەردەوام ئەوەیە کە ئێمە زۆرجار لەسەر سکاڵای هاوڵاتیان، لەسەر سکەڵای لایەن وەرەخراوەکان، لەسەر سکاڵای کەسێک کە پێشێری مافەکەی کراوە داوایەک سکاڵایەک لەسەر کەناڵێک دەگاتە لای ئێمە، ئەمە لەسەر ئەوانە بەتاکید هەڵوەستەمان کردووە پاش لێ کۆڵینەوە ئەگەر بە مافی ئەو کەسەمانزانیبی ئەو لایەنەمانزانێبی ئیجراعاتمان کردووە. و خۆتان دەزانن ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری بەشێکمان هەیە بەشی مۆنیتەرینگ و چاودێری، ئەوە بریتە لە ڕیکۆردکردنی کەناڵەکانی ڕاگەاندن بۆ ماوەیەکی دیاریکراو بۆی لە حالەتی پێشێلکاری ئەم مەقتەعە بێتەوە بەردەست و هەرسەنگانی بۆ بکرێت. لە ئێستادا و ئامێرەمان بەڕاستی لە کار کەوتیە، بەڵام خەریکی ئەوەین بەڕاستی ئەوە کاری پێ بکەینەوە بۆی بتوانین ئەو خروقاتانێکی هەیە لە شوێنی خۆی لەبەرچاو بگیرێ و هەرسەنگانی بۆ بکرێت. دەست خۆش ئەچمە لای دکتۆر خالید. دکتۆر بە پێی سپۆریتان جەنابتان پێتان وایە چی بکرێ یاخود بۆ ئەم زروف و بارودۆخەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕاگەیاندەکان چۆن مامەڵە بکەن؟ باشە، هەر وەکو ڕوونکردنەوەیەک جیاوازی هەیە لە نێوان ڕەوشت و بەها و ئاکار، ئەوەی کە پێ دەگوتێ بنەمای ئەخلاقی وابزان ڕاسترە ئەگەر بڵێن بە ئینگلیزی پێدرێن کۆد ئۆف ئیثیکس، بەعەرەبی میثاق العەمەل، ینی ڕێنمایەکانی کارکردن، ئەوە بەشێکی پەیوەندی بە ئەخلاقەوە نییە. ینی بۆ نمونە ئەمە دەتوانن وەزارەتی ڕۆشنبیری شتێک ناوی لێ بنێن، چۆن ئەمە فریاگوزاری سەرەتایی تەندروستیمانەیە ناوی لێنێن چارەسەری فریاگوزاری با بڵێن ڕاگرتین تونند و تیژی. بۆ نمونە ئەگەر ڕاگەیاندەکان شت بڵاو دەکەنەوە ئی کوشتن بڵاو نەکەنەوە، ئەوە دەتوانی وە ئەگەر بڵاویش دەکرێن لە ژێر نووسەکە بڵاوی کاتەوە بە ڕەنگەکی سوور سەرنج ڕاکێش نیکە، یان نەیکاتە مەسەن هەواڵ بڕین و هات و بلە زوو لە ناکاو ئەو شتانە. ینی هەندێک چارەسەری خێرا دەبێ بیکە، ینی ناکرێەوە دەستەوەستان ڕاوەستێن تا چاوەڕوامی بڕیار هەبی دەرێ کاکە هەواڵی کوشتن بڵاو مەکەوە شتێکی ڕەفتاریە، ینی پێویست ناکە شتێکی ڕفتە هەواڵی کوشتن بڵاو مەکەوە، هەواڵی مەسەن شەڕی نێوان دوو بنەماڵە دوو عەشیرەت دوو گەڕەک دوو نازانم بوو پێ لە بۆ ینی بەڕاستی ئەو شتانە دەزانی شتێکی زۆر خەتەرە کاتی بڵاو دەکرێتەوە. ئەوە خەڵک کاتێ دەیبیستی دەچێتە لا شعور دەچێتە نەست پێدرێن ئەنکۆنشیەسنس کاتی دەستەوێندێ لە کاتی تنگانە یان لە هەر کاتێک وا دەبی ئەوە کۆنتترۆلی ئینسانەکە دەکاوە دەبی لە فلم دەبینی یەکێک بە دەمانچە خۆی دەکوژیانێشێک شتێک دەکوژیان دەستەکە دەکلانش کۆ شتێک دەکوژی ئەوە دەیبینی ئەو بینینە دەچێتە یادگەی درێژخایانی دەمینێتەوە لە کاتی تەنگاوشتەی دووبارە دەکاتەوە. لەبەرەوە وەزارەتی ڕۆشنبیری ینی نابێت چاوەڕوانی ئەوەی بکە کە یان پەرلەمان هەر لایەنێک هەندێک بڕیاری دەرکەیان بە غرامەی پارە زۆر شتێکی زەرورینە، چونکە کوردستان بەرەو ڕسمارەت دەڕوە هەموو دەستگاکانی ڕێگان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی سەرمایه‌داری لەسەر دیعای و ڕێکلام و ئەو شتانە پارە کۆ دەکەنەوە لێ ئەو کابرا دەبێ ویشەی بکات. لەبەرەوە دەکرێت هەندێک فریاگوزاری چارەسەری پێشکەش بکە خێرا ئەوانە ڕێنمایی بۆ دیاری بکە وهروەها کاریش بکە لەسەر ئەوەی کە ئەمە ناوی لێ دەنین ڕێکاریەکانی کارکردن، ینی میثاق العەمەل ڕێنمایەکانی کارکردن ئەوە پەیوەندی بە ئەخلاقەوە نییە. مەسەلەی ڕەوشت ئەوە بابەتێکیکەیە ئەوە دەکرێت وەزارەی ئاوقاف یان دەکرێت پەرلەمان دانیشی بە پێی دەستوری عێراق. ئەمە لە دەستوری عێراق بنەمایەکمان هەیە وابزان مادەی دووەمە دەڕێ هیچ شتێک نابێت دژی بنەماکانی ئیسلام بیت، ینی ئەو شتانە دەکرێت مەسەلەن ئەوانە دەکرێت کاری لەسەر بکرێت، بەڵام بە یەک ینی وەسی و یەک ساڵە ئێمە دەوڵەتمان نارێت دەوڵەتمان هەیە بەڵام هەرێمی کوردستانمان هەیە و پەرلەمانمان هەیە، یعنی شتێکی جێگای سەرنجە تا ئێستا نەکرا ئیشێکی وا بکرێت. ینی بەڕاستی تاک یان بە شێوەیەکی گشتیان کۆمەڵگە تاوانی زۆر دش دەکرێت. ینی ئەمە ئەتوو یەشێک دەکوژرێ هەواڵەکەی لە هەمووی بڵاو دەکرێتەوە سبەنی تەلەبەدێ لە شلەژانە لە دلە ڕاوچەیە لە هەموو شتێکدایە. ینی ئەو ڕووداوی کە هەفتەی ڕابردوو ڕوویدا بەداخەوە دوو مامۆستای شەهید کران، هەنی ئەگەر بێ ئەمن ئەوەندی متابعام کرد بەڕاستی لە تۆڕە کۆمەڵاتیەکان لەو شتانە نفسێتێکی لا خەڵک دروستکردی خەڵکی خەڵک هاوسۆز دەبی لەگەر بکوژەکەی
هاوسۆزیشی لەگەڵ لە چیەوە لەسەر شێوازی نەقلکردنی ڕاگەاندنە لەسەر ڕاستیەکان لێ پێویستە ئەو شتانە بەڕاستی ڕابژیرێ نەقل نەکرێت تەنها دەتوانانی هەواڵێک بڵاوکەیە بڕێ دوو مامەستا جانیان لە دەستدا لە هەوڵێکی شتێکی بەسی دەیش بە ژێرنووس نەک بە هەماشێتێکی سۆر و بە شتانە ئەوانە بکرێت ینی هەندێک شتی خێرا دەکرێت بەڵام ئەو شتانە بە کاردانەوە ناکرێت ئەوی کە گوتم کاردانەوەی بریتێ لە فریاگوزاری چارەسەری دژی تونند و تیژی بۆ ماوەیەکی کاتی بەڵام ئەویت کە دەبێت لیژ نەدانیشی ینی حیفە تا ئێستا 31 ساڵ ئەمە نەمان بی ئێستا باسی ئەوی بکەم وڵا لیژنێک دەدەنیشی بەڵێ دەست خۆش دکتۆر کاک توانە باسمان لە کۆمەڵێک لایەن کرد کە بەرپرسیارن وەزارەتی ڕۆشنبیری تا چەند چاودێر بێت و داواکاری گشتی هەندێک سکاڵا هەیە بیجوڵێنێت و هەرێکێک لە لای خۆ ئەم بەرپرسیارەتی هەبێت خەڵک خۆی کاتێک هەواڵێکی وەها دەبینێت ئەزانی ئێستا کێشەکە ئەوەیە کە هەرێکێک بۆ خۆی کە ئەم هەواڵانە دەخوێنێتەوە یان دەبینێت لێکۆڵینەوەی بۆ دەکا یعنی وای لێ هاتوو نازانی کێ تاوانبارە و کێ خاوەن حەقا خەڵک دەبێت خۆی چەند هاوکار بێ ینی ئەمە ڕاستە باس لە ڕاگەیاندنەکانەکەی ڕاستە باس لە ئەواکەی لە سوۆشیال میدیاوە کە ئەم هەواڵانە چەند بە ناشرینی بڵاو دەکرێتەوە بەڵام خۆ خەڵکە کۆمنتە نووسێ من جارێکیان ڕۆمانێکی ئەلبێر کامۆم وەرجێڕا کەوتنەکەی باسی حاڵەتی دادوەری و پێشدادوەریەکە لە شوێنێکە کارکتەرەکە لە کارکتەری بەرامبەرێ پرسێت تا ئێستا کەسێک کوشتووە بژڵە نابێ گومان کەسم نەکوشتووە ئەڵێ ئەی نەبوویتە هۆکاری کوشتنی کەسێک ئەڵێ ئەوەندەی بیرم بێ نازانم بەڵام ئەوە پرسیارە قورسە ئەخلاقەکەیە ئێمە بە زۆر لە زۆرەکان نەبووینە هۆکاری خوێن ڕشتن بەڵام بە شێوەیەکی گشتی گلەی زۆر لە جەماوەر ناکرێت چونکە جەماوەر هەویرێکە پایەکانی وەکو ئاین و میدیا و ئەوانە و زانکۆکان و شوێنە فێرکارەکان نەتوانن بیجۆڵێنن لایەنی ئاینی بۆ ئێمە زۆر گرنگە مزگەوتەکان زیندوکردنەوەی وجدانی ئینسانیمان ینی خۆی ئێمە لەسەر تونندتیژی ناوی دا قساکەین هەمەکەمان هۆنی ئەم تونندتیژانە هەن بەس بیشارینەوە ئێمە باس لەم ئەو شوێنی میدیاکەن کە خراپ تەختی ئەماکە بێبی لەوەش بکەینەوە چۆن ئاستی توندی تیژی کەم بکەینەوە بەڵێ بێگومان لەو ڕۆی کە ڕووماڵی تاوان دەکرێت بێگومان بەڵام بەبی لەو بکەینەوە دایما توندی تیژی زۆر بە زۆرتر لەو کۆمەلگایانە هەیە کە نەعەدالەتی تایە کەستمی کۆمەڵایەتی تایە کە کابرایە گەشتۆتە لووتکە گەشتۆتە ئێرە حەقێکی لای زەلامیەتی لایانی دادوەری لە وڵاتە زۆر سستە حەقی وەرناگرێتەوە سەبری نامێنێ ئەچێتە قاعەکە ئاچێ بەز منێتەوە ینی با بی لۆ بکەینەوە کە هاوڵاتی بخۆی بە جۆر لە زۆرەکانە ناو ئیشەکە قوربانیە جگەرەوەی کە دراوسەکەی کاتەوە بە قوربانی کە قوربانەکە دوو جارە کاتەوە بە قوربانی خۆ هاوڵاتی خۆی تا قوربانیە بی لۆ بکەینەوە چۆن ئاسی تیژی لە کۆمەلگاکەی خۆمانەدا بەسین پایشی گەورەی حیاتی بەشەری لەم کۆمەلگانەیە ئاینە مامۆستا بەڕێزەکان وەزارەتی ئەوقاف ئەتوانن ئەو هەموو نمونە جوانە لە سەبر و تەحمل و حلم و تێگەیشتن و تەفاهمی بینی ئینسان بە نمونە لە وتارەکانیان بێننەوە لایەنێکی ترمان زانکۆکانە و من لەسەر قسەیەکی پێشتری کاک دکتۆر باوەڕم وایە جگە لە ڕاوێژکاری یاسایی لە دەستگا گەورەکانە ڕاوێژکاری دەروونناسی کۆمەڵناسی زەرورە کە هەبێت ئێمە ئەم کێشەیەک ڕوویاوە ڕووداوێک هەیە چۆن تەختی ئێمە بکەین لەو ماوەی پێشوە لە موشک بارانکردنەکەی هەولێرە زەلام ئەترسا ینی تۆ واو لێ کردو هەولێر هەمووی بۆ بە ئاگر مالعلم وا نەبوو لە ڕاستی ئەوە نەبوو بابەتەکە لە حەدی خۆی زۆر گەورەترەکەی ئەم بابەتە بەتەنیا بۆ توندتیژی نیە تەنانەت بابەتەکانی ئەمنی قەومی ینی تۆ ڕووماڵی بەری پێشی جەنگەکەیت ڤیدۆکەی من یەکسەر بە لایف ئێستا ئەی کە من کەرکووک لە شووە ئێمە هێزمان لە شوایە و عێراقیان لە شوایە ئێرانیەکان یا حەشت لە شوایە ینی ئەبێ ئەم بابەتە ڕێ بخەین ئەگەر بە یاسا بۆمان ڕێناخرێ ئەگەر بە ڕێنمایی دەستان کراوەی وەزارەتی ڕۆشنبیری بە میساقێکی شەرەف ڕێگەخرێ کۆ ئەبینەوە هەموو ڕۆژنامە نووسەکان سندیکای ڕۆژنامە نووسان هەیە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە میترۆ هەیە کە تایبەتمەندن لەو بوارانە هەموو ڕۆژ سەرە گەورەکانی ڕۆژنامە نووسی کەناڵە دیارەکان کۆ ئەەکەیتەوە میساقێکی شەرەفیان پێ ئیمزاکەی کە ئێمە ئەم کۆمەڵە خاڵە بڵێ ئەم کۆمەڵە خاڵە ناکەین و جگە لەوەی کە یەک ئیزافێتر بۆ قسەکانی کاک دکتۆر جاری وا هەیە کێشەکە لە ئەسلی میدیاکە خۆی نییە کێشەکە لە پەیامنێرێکە کە لە لایڤێکە ئەڕوات گەورەترین من خۆم ئینسانی ئەکادیمینی بەس باوەڕم وایە بۆ مەسەلەی میدیا ئەکادیمی نەبێ وا باشتر نەچێتە بەرەوە ینی لایەنی کەم پرەنسیپە سەرەتاییەکانی میدیات فێرەکە ئەکادیمیە تۆ بۆ کۆکردنەوەی وی و بۆ سەرنجڕاکێشانی خۆ بۆ دەرکەوتنی خۆت وەک پەیامنێرێک حەسی شەخصی خۆت ساغڵەمی دەرونی ئێمە مەکە بە قوربانی ئەمە زۆر باشە دکتۆر سامان کۆتا قسەت وەرەگرم بەڵام شتێک کە بەلای منەوە زۆر گرنگە هەرچەنە کاتیشم لەماوە بەڵام بەڕاستی بەلامەوە گرنگە و پرسیارە بکەم
کامێرای چاودێری ینی لە هەر شوێنێک لە مۆڵێک لە ماڵێک لە گەڕێکێکدا ئەندرێ زۆر جار بۆ ئەوەیە بۆ ئەوەی کە کاتێک تاوانێک ڕوئەدا کار ئاسانی بکە بۆ لایەنی لێکۆڵینەوە بۆی بتوانێت لە ڕێی کامێرای چاودێری ماڵێکەوە یان مارکێتێکەوە هەندێک سەرداوی دەست بکەوێ بەڵام ئەکرێت کامێرای چاودێری و ئەو شتانی کە لە ناو کامێرای چاودێریەکە وەرگیراوە لە ڕاگەاندنەوە بڵاو بکرێتەوە چی بکرێت بڵاو بکرێتەوە لە ڕاگەاندنەوە یعنی ئەمە ئەیبینین بۆ نمونە ئەو هەندێک لەو تاوانانەمان بینی لە کامێرای چاودێری ماڵەکانەوە جۆری تاوانەکە کە چۆن هەڵەکتێتە سەر ماڵەکە کە بۆ نمونە چۆن ڕائەکەن چۆن فیشەکەی پێوە ئەنێ لە کامێرای چاودێری هەمووی تەسویر کراوە و لە ڕاگەاندنەکان ئەیبینین بڵاو کراوەتەوە مەفروزە و کامێرای چاودێریە جارە پێشەمو شتێ دەبێت ئەگادار بین لە شوێنە گشتەکانە بێدابنێت لە شوێنە تایبەت ناوە هەندێک جارە و چاودێری کامێرای چاودێریە بۆتەوەی کە ژیانی تایبەت پێشێل کات لە دراوسەکەیانە یان حوشەی ماڵەکەیانە ئەگەداری ئەو حاڵەتانە بین هەندێک جار تاوانی تەشکیل کردووە نەک کامێرای چاودێری تەنانەت دەنگ تۆمارکردن ئێستا حاڵەتێک هەیە لە کوردستانە دوو کەس بەیە کۆدانیشن دەنگ یەکتری تەجیل دەکەن ئەمە لە کاتێکە لەوانەیە فەراغێکی تەشریعیمان هەیە تا ئێستا لە قانونە با سەراحەت باسیەوە نەکراوە بەڵام ئەبێ باسیەوە کرێ ئەمە چێتە قاڵبی تەنەسوت ڕەنگە جیاواز بێت لە تەنەسوت بەڵام ئەو حاڵەتانە هەمووی دەچێتە دژە ژیانی تایبەتەوە کە دەقی لەسەر هەیە لە قانونی سزادانی عێراق و لە یاساکانی دیکەشەوە بێگومان مەرج نییە هەر شتێ ڕاست بێ قابلی بڵاوکردنەوە ڕاستە ئەوەی کامێرەکە وێنای کردووە ڕاستە بەڵام هەموو ڕاستی قابلی بڵاوکردنەوە نیە هەندێک ڕاستی هەیە ژیانی تایبەت خاتە پێشەلکاریەوە هەندێک ڕاستی هەیە ئەمنی قەومی و سیستەمی گشتیە خاتە پێشەلکاریەوە بۆیە هەندێک زانیاری هەیە نییە هەندێک زانیاری هەیە دەبێت تەنها لای دەستگا پەیوەندیدارەکان بێ بەداخەوە من باسم کرد وانەیە زۆر بە خێرایی باسی و ڕێنمایانم کرد کۆمەڵێک سنوور هەیە ئەبێ ئەگەداری بین لە ڕێنمایە جیهانیەکاندا هەیە بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هەواڵی تاوان یەکێ لەوانە پیشانەدانی لاشە لەو ڕووداوەی هاتوچۆیی دوێنێ پێرێ لای هەواری شار بووە هەندێک لە پێگەکان هەندێک لە سایتەکان پێیان خۆشە لاشەکەیان بینیوە و یەکێ تۆماری کردووە و وەکوی شتێکی گرنگیان دەستکەوتێ بێ ئەم وێنەیە بۆ هەمیشە لە مێشک یەکەم کەس و کارەکە دووەم ئەسڵەن مردوو ڕاستە کە مرد مافی نامێنێ بەڵام شتێک پێوتر حرمەت المەوتە تاوانێک تەشکیلەکە تۆ پێشێلکاری لەگەڵ احترامی مردوو نەگریت لەوانەیە لایەنەکان کاکتوانە ویستی پرسیارێ بروژێنێ شتیکەی بەسەرا هات تۆ لە کامێرەمانێک دەچێتە ناو پرسەکە دەچێت لە بەردەمی تەبابەی عەدلیە ئەوەی کە کەسە مردوەکان دەچن بۆ و پزیشکی دادوەری دەچن لایەنەکان دەدوێنن هێشتا لەوانەیە لێدوانێ با بۆ دژی خۆیان بێ بۆ خۆیان خراپ بێ ئەسڵەن لەوانەیە خۆی نەبێ ژیانی تایبەتی دەخاتە تۆ لەوانەیە لە کاتێکا بێ بە جلوبەرگێکا بێ لە بەدەموچاوێکەوەواتێ بە گریانێکەوەواتێ ئەمە دەبێتە مێژوو لە ناو سۆشیال میدیایە دەمێنێت تاوەکو وا باسانی لا نابرێت لەوانەیە لەو دقەیە قسەیەکی کردبێت لە خەڵچوونیەکان دوای ناتوانێت لای بەرێ بۆیە دەبێت میدیاکارەکە خۆی ئەوە بزانێت ڕاستە بە کوونەکە لە بەرێکە دۆزێتەوە بگاتە و کەسە بیدوێنێ پۆلیسی لێ نییە تا دووری خاتەوە وەکو تاقینەوە ئەوانە نییە بەڵام خۆی دەبێت ئەوەی بزانێت کە ئەو دیمەنانە زیان لە کەسەکەیە لە کەیسەکە ئەدا لە ژیانی تایبەتی ئەدا وە پەشیمان دەبێتەوە دوای دوو ڕۆژێکە کە بەو شێوازە قسەی کردووە پێویستە خۆی نەیگەێنێ کە هیچ سوودێکی نییە قسەت ئەگەر کاکتۆنا باس لە مامۆسایانی کۆتا قسەم هەرێکێک لە لای خۆیەوە کۆتا قسەم ئەوەیە کە کاکتوانە باسێ کرد ئەگەر کەسێک میدیا ئەکادیمای نەخوێن بێن نەچێ من دەڵێم ئەگەر هیچ نەبێ بەلای کەمی هەیە باڵێن ئەکادیمیای بەشەکانی ڕاگەانی نەخوێنەوە بەڵام حەزی لە کاری میدیا هەیە بەڵام هیچ نەبێت چەند خولێک هیچ نەبێت کۆمەڵێک کتێب لەسەر میساقی شەرەف و لایەنە ئەخلاقیەکانی کارکردنەوەوانە ئەبێ ئاگادار بێ خۆی پڕچەک کردی بێ بە چۆنێتی مامەڵەکردن اینجا بچێتە بوارەکەوە و وردە دەستباتە ئەو کەیسانە لە کەیسی بەسیتەوە هەموو مرۆڤێک لە پیشەکانیان وایە پارێزەرێک سەرەتا هەندێک کێشەی گەورە هەیە ناتوانێت ببینە لە کاتێکا 5 ساڵ کولی قانونی خوێندووە بە هەمان شێوە میدیاکاریش هەیە هەندێک کەیسی گەورە هەیە کە خۆی ئەزانێت ساڵێ 2 ساڵ هاتووەتە بوارەکەەوە خۆی لێ نەدا زانیاریەکان با بە کەسێکی دیکەی پرۆفیشنالتر لە بوارەکەدا بتوانێت بابەتی لەسەر بنووسی من خاڵێکی کە کۆتایی پێدێنم بە زانیاری بڵاوکردنەوە لەسەر بابەتیان زانیاری وەرگرتن دەبێت لە کەسانی ڕسمی وەرگیرێت و لە کەسانی خەبیر تۆ ئەو زانیارانە دەبێت لە کەسانی خەبیر واتە کەسێکە مامۆستایەکە لایەنێکی پەیوەندیدارە بە بابەتەکەەوە یان زانیاری ڕسمی فەرمی بڵاوکەیتەوە نەک لە سۆشیال میدیا سپاس بۆ بەڕێستان توانە ئەمینی نووسەر لەگەڵ مامۆی سپاس بۆ بەڕێزیشت
پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر خالید ئیسماعیل لە کۆیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ جەنابیشتان. شیروان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەاندن لە وەزارەتی ڕۆشنبیری. سپاس بۆ ئێوەش کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرم بوون. تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە. شاد و بەختەوەر.